چۆن دەڕوانیتە هێرشی سەربازی تورکیا بۆ سەر عەفرین؟ دەستخۆشی لە خەڵکی عەفرین دەکەم، چاوی یەکەیەکە ماچ دەکەم. ئێمە ملەتی کورد هەموو یەک پارچەین و یەک دەنگ و یەک ڕەنجین لەگەڵ ئێوە داینە بە ڕوح و بەجیان، یان عەفرین یان دەمرین. من وەکها نیشتیمانیەکی کورد ئیدانەی هەر هێرشێکی وڵاتی تورکیا دەکەم بۆ سەربەرە کوردەکانمان لە عەفرین و هەروەها داوا لە کۆمەلگا نێودەوڵەتی دەکەم بە هانای برا کوردەکانمان بێن لە عەفرین. هیوادارم کۆمەلگا نێودەوڵەتی مووقیفیان هەبێ بەرامبەر کوردانی عەفرین و هیوادارم برانی کوردیش دەوروبەری هەمویان لەسەری ئەم خەڵکە بەجواب بن، ئەو خەڵکە بە فێڕۆ دەمری و هیچ گوناه و تاوانێکی نییە. لە هەموو کات و ساتێکەش ئامادەین بێن لەوێ گیانی خۆمان بەخت بکەین لە پێنا و پاراستنی خاک و نیشتیمان، چونکە هەر چارپارچەی کوردستان یەکە و هیچ جیاوازێکی نییە. بۆ پەیامان بۆ دەوڵەتانی ڕۆژئاوا و بە تایبەتی ئەمریکا هەیە. ئەو بێدەنگیە چییە دەربارەی بەرامبەر تورکیا خۆی بێدەنگ کردیە؟ ئێمە داواکارین لە ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا و نەتەوە یەکگرتووەکان بێنە سەرخەت و بێنە دەنگ.